ژمارە ئەو هاوڵاتانی کە لە دوێنێ شۆگەڕاونەتە ئەو دوو شوێنەی مانەوەیان نزیکەی 230 هاوڵاتی ئەبێتن کە ژمارێک لە ئۆتێلە و ژمارێک لە ئۆتێلەکەی دیکەنە دوێنێ شەهر لەگەڵ گەیشتنیان تیمەکانی بەڕێوەبەراتی نەخۆشخانە ئاشتی پشکنینی سەرەتایی بۆ ئەنجام درا بە هەموو هاوڵاتەکان ئەنجام درا خۆشبەختانە نە لە پشکنەکانی دوێن شەو نە ئەوڕۆ بەیانیش هیچ حاڵەتێکی گوماناویش نییە نەک توش بوون بەڵام بەژێری ئەو ڕێکارانی کە لە وەزارەتی تەندروستی وەزارەتی ناخۆ دەرکراون ئەو هاوڵاتیانی دەبێ ماوەیەک لەژێر چاودێری پزیشکی دابن تا ئێستاوی بە ئێمە گەیشتووە 14 ڕۆژە بەڵام نازانین نەگەر لە دوای ئەو کاتژمێرانە لەوانەیە ڕێنمای نوێ دەرسێتن و هاوڵاتیەکان بزانین داخۆ تاکیدی بزانین چەند ڕۆژامێنێنەوە وەکو باسم کرد نزیکەی 220 کەسە باردوو شوێنی مانەوە زایدەن شوێنێشکەی مانەوەش لە سنووری قەزای ڕوانزە و ژمارەی هاوڵاتی تێدایە لەوانەیە لەو شوێنانە ژمارەیەشکەی کەمی دیکە بتوانێت وەژیری بەڵام بەجێری ئەو زانیارانی کە هەیە زانیان کە بڵاوکرێنە نزیکەی 5,000 هاوڵاتی لە سنووری ئێران بن باوەڕ ناکەم لە سنوورە بتوانرێتن جێیان بکرێتەوە بەڵام میدی ئەمە چاوەڕێ ئەوی نەبزانین داخستان هاوڵاتی کارەتن هەروە چاودێرن مای نوێی وەزارەتی ناخۆ تەندروستیش